یەکێکە لە بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە هەڵەبجە. هاوڵاتیان سەردان دەکەن و کارتی دەنگدانیان وەردەگرنەوە. هەر هاوڵاتێکیش کارتی دەنگدانەکەی کۆن بێت بایۆمەتری بۆ دەکرێت و کارتی نوێی بۆ دەردەکرێت. هاوڵاتیانش دەڵێن پێویستە ئەوانەی مافی دەنگدانیان هەیە کارتی دەنگدانەکان وەربگرنەوە بۆ ئەوەی کێشیان لە کاتی هەڵبژاردن بۆ دروست نەبێت. ئێمە لە کاتی خۆیان بەدەم مافەکانی خۆمانەوە بین داوای مافی خۆمان بکەین و دواتریش خۆمان بڕیار بۆ خۆمان بین. ئەگەر ئێستا نەچین مافەکەمان وەرگین دوایە لەوانەیە کەسانی کە وەرن مافەکان بۆ ئێمە مافەکانی ئێمە بە ویستی خۆیان وەریگرن و بە شێوازێکی کەیتر تەعاملی پێوە بکەن بەداخەوە ئەوەی کە بینیمانە لە چەندجاری پێشوودا ئەو شتابوونی هەبووە ئێمە ئەبێ خۆمان ڕێگیر بین لە نەبوونی ئەو دیاردەیە. یەکەم ئەگەر ئێسانەچن لەو کاتە ئەگەر بیانوێ بچنان کێشە بۆ برادرانی کۆمیسیۆن دروست دەکەن هەر بۆ ئەوانەی کەوانە سەر کارتی دەنگدان هەم شتێکی ناخۆشی چەتون کە تۆ ناچی بەدەم کارتی بایۆمەترێکەوە لەوانەیە ناوت هەبێ و دوایە ساختەکاریە بکرێ و خەڵکێک لە جیاتی تو بڕیار بدا و دەنگ بدە. کۆتا وادەی کۆمیسیۆن بۆ نوێکردنەوەی کارتی دەنگدان و بایۆمەتری 12 مانگی داهاتووە. بۆیە داوا لە هاوڵاتیان دەکرێت بەگەرم و گوڕیەوە سەردانی بنکەکان بکەن و کارتەکانیان وەربگرنەوە تا مافیان بۆ دەنگدان نەفوتێت و خەڵکێکی دیکە لە بری ئەمان دەنگ نەدات. پێویستە لەسەر هاوڵاتیان بە تایبەتی ئەو خەڵکەیەوە ئەیانەوەی گۆڕانکاری بکەن. ئەمڕۆ ڕێگاکانی گۆڕانکاری بۆ بە هەڵبژاردن بۆیە پێویستە لەسەری بە تایبەتی ئەو خەڵکانەی گلەییانەیە لە دەسەڵات پێویستە بچن و کارتەکانیان تازەکەنەوە بۆ ئەوی بتوانن لە ڕۆژی دەنگدانە تووشی کێشە نەبن و دەنگی خۆیان بدەن. چونکە بەو دەنگدانە مرۆڤ دەتوانێت ئەوەی ئێوێ بیکە. ئەمڕۆ هەموو تۆڵەیەک بووە سنووقەکانی دەنگدان ئەو کاتە ئەگەر کەسەکە نەچێ بەدەم کارتەکەیەوە مافی ئەفەوتێ و ناتوانێت دەنگی خۆی بدە. لە سنووری پارێزگای هەڵەبجە 5 بنکەی تۆماری دەنگدەران کراونەتەوە وڵاتیان دەتوانن پێداویستەکانی پێناسی باری شارستانی و کارتی نیشتیمانی و فۆرمی خۆراک لەگەڵ خۆیان ببەن و گشت ڕێکارەکانی وەرگرتنەوەی کارتی دەنگدانیان بۆ ئەنجام دەدرێت. لە ناحیەکانی سیروان و خورماڵ و بیارە و لە قەزای ناوەندی هەڵەبجەش 2 بنکە ڕۆژانە کراونەتەوە و هاوڵاتیان دەتوانن کارتەکانیان وەربگرنەوە یان هەر کێشە و گرفتەیەک لە کارتی دەنگدانیانە بێت بۆیان چارەسەر دەکرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.